ئەوەل بەنێوی خدای بەخشندە و مێرەبان ئازیزان خۆشەویستان ئەو شەوێکی پڕ لە یادگاری و شادیە ڕێکەوتی 16 ساڵی 2022 ساڕۆژی لەدایکبوونی برایزت عەزیزم کاکە ڕێبازگەردی خۆشەویستە بەو بۆنەی ئەوە هەنگە ساز دەکرێت بەخۆشی کاکە ڕێباز و خۆشەویستانی پێشکەشە بە کاک کاریگەری خۆشەویست کاکە شاڵاو کاکە ئیبراهیم نەجات کاکە ڕۆهەند کاکە حەمەی فرسەتی غەریب تاقانە هەژار نەجات حەمەی پشتیوانی و کاکە ڕەسوول خەیرانی خۆشەویست کاکە کاروانی خۆشەویست و کاکە بۆتان ڕەواندزی خۆشەویست بە یادی ملازم دیاری قایس سەلامی بە یادی قایس سەلامی خۆشەویست لە ئەڵمانیا تەمەنای چاکبوونەوەی بۆ دەکەین پێشکەشە بەم لازم بارانی شەید شەمسەدینی کاکە سەرکەوتی خۆشەویست لە ڕانیەی کاکە سەرەنگ محەممەد کاکە دەریات زەوهەر و کەوەی عقارات لە بەریتانیای پێشکەشە بە چاوەڕێ تاقانەی خۆشەویست هەرچی فلم بەرداری ئەو بەرنامەیە کە سەرشانی کامێرەوان کە کاڵمەت منتق دەست و پەنجە ڕبژن کەکەی من مامەندی و ئەزانیا مازیاخی شێت و شەی لای جوانی تا هەر من هاواری تۆمەم ئەی تۆ هاواری چیتە سەیری دڵی شێتم کە دەست و تێوە کبریتە لە بەراومەم کەی دەمرم چەند خڕ و تند و قیتە هێندە زندی و زۆر زانە عینەن دەڵی عفریتە بەخۆی چەند شۆخ و شەنگە کابرای مێردی ساقیتە بەخۆی چەند شۆخ و شەنگە کابرای مێردی ساقیتە ئای چاوێکم نەدیتێم وەکو چاوی شینی تۆ تێرنامم لە تەماشا و گفت و گۆی شیرینی تۆ بەزە و کاتە دڵشادم کە دێم بۆ بینینی تۆ هێندەم نەخوای داوایە بم کاتە هاوژینی تۆ شەوێ تاک و بەیانی سەرکەم بە سەرینی تۆ ئەوە ماوەی چەند ساڵە ئاشنام بە ناسینی تۆ نازانم بۆ تێرنامم لە عیشق و ئەوینی تۆ دین و ئیمانی بردوم باڵای یاسەمینی تۆ سەرم سوڕماوە لەوەی بۆ بوویمە مدمینی تۆ سەرم سوڕماوە لەوەی بۆ بوویمە مدمینی تۆ ئای هەزار ماشەڵا جوانم بە کراسی شۆڕی یاری من عەشایەرە لە پێناکە پانتۆڕی لەبەر سەرگۆ نایدەمرم دەدرە و شێوەک فسفۆڕی دەڕوە خۆی دەلەنجێنێ وەچی تا و سوپۆڕی دەڵێم ماوێ زانە دەبم سەوزوان دڵت نەگۆڕی خۆشم دەوێ بەدڵ و گیان بۆ دەردی من بسپۆڕی دەسەڵ ناگرم لە باڵات هەتا دەم خەنە گۆڕی دەسەڵ ناگرم لە باڵات هەتا دەم خەنە گۆڕی
ئایس کچێکم نەدیتیام لە شێ ئەوەی یارم ژیر بێ لە جوانیدا بێنە و عاقڵ و ڕۆشەم بیر بێ هەر کەس دە قسە یاری بێ باوەڕ ناکەم قەت بیر بێ هەتا کە یامانزیاخی لە دووری تۆ ئاسیر بێ وەکو من دۆفتەیادا دە تۆژ منت لە بیر بێ لەوەی ناخۆشتر چییە گەر یارت لێت زویر بێ لەوەی ناخۆشتر چییە گەر یارت لێت زویر بێ ئای پیاو سەری سڕە دەمێنێ لە نەعزی ئەو ئیبلیسەی هەزار ماشەڵا جوانم بەو تەنورە و قەمیسەی تێر نابم لە تەماشا و لەنجە و لار و ڕاقیسەی عاشانە زەرێن ناکەم لە پاش چاوی بەرقیسەی دوو ڕۆژدارێک نایبینم ئای لەو بەختە نەگریسەی وەختە لە دین وەرگەڕێم ڕوو بکەمە کەنیسەی ساڵیادی ڕێبازیە وعدەڵێم لەو مەزلیسەی بۆ کاک ڕێبازگەردیە و بە دووربی لە عادیسەی ئای زۆر بێزارم لەو ژینەی تەنیا گریانە بەشم دڵدارم خۆشەویستم تاوێ وەرە باوەشم هەمووی لە تاو جوانی تا دەڕژە فرمێسچی گەشم ڕۆژ نییە نەکولێتەوە سەدان برین لە لەشم ئاوا تووارە زوومەم لە ژیان ببیە هاو بەشم لێم ڕوونە بۆ یەک نابین بەدبەختن چارە ڕەشم لە ساڵیادی ڕێبازیم وا هەز ناکەم بێ بەشم لە ساڵیادی ڕێبازیم وا هەز ناکەم بێ بە بەشم